ورا بابا الميكي ورا لا صار فورا ورا ها؟ ايه؟ هو كركوك ولا؟ أبغى شارع. دنجي حرك دور. هات سمجاي. كملا كملا. گێمی دووەمی یاریەکە دەستی پێکرد و ئەنجامی یاریەکە 5-0 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. ما خلاص الآن لا ببرسلكم والله وش ولا من اللي بدك ما وش لا عندنا أيوة وش لا عندنا شلون بدك من اللي عندنا ازاي فرق بين الشخصيه والمقتسميه تريد السيوان لا نفرع هذا قبل ئەنجامی یاریەکە 5-0 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. ما بخرب ولا لا كلام دبروا فرخي وتشوف فرخي وانيا وانا قلت شو اللي داني شو المسامر وانا جيت شو فرخي وانيا لا حق خوت دبروا شو مكتوب بشر لو دور النفي والديوان شو نيس رمضان لسه ساعة قلطة يعني سوران وتشوف زار شركة كنت كش كان ده بختيار ربنا بازودي لا والله لا من بنا لك ده ده كذا برد جوز باس ده كم جوز كان يقول 5 خولەک لە گێمی دووەمی یاریەکە تێپەڕیەوە. ئەنجامی یاریەکە 5-0 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک.
گۆڵی یەکەم لە ڕێگەی یاریزان ئاراز تۆمارکرا، گۆڵی دووەم هەڵەی بەرگریکار، گۆڵی سێیەم هونەر تۆماری کرد، گۆڵی چوارەم لە ڕێگای لێدانی سزا ئەحمەد کریس تۆماری کرد، گۆڵی پێنجەم و گۆڵی دووەمی خۆی هونەر تۆماری کرد. Vamos a sacar para el de Coscova. De Coscova, pensando. أشرب لها هي كم سكر وأنا ما تريد تدوش لها أنا ئەنجامی یاریەکە 5-0 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. ئەنجامی یاریەکە 5-0 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک.
ئەنجامی یاریەکە 5-0 لە بەرژەوەندی تیمی وەرزشی کەرکووک. چواردە خولەک لە گێمی دووەمی یاریەکە تێپەڕیەوە. ئەنجامی یاریەکە 5-0 لە بەرژەوەندی تیمی وەرزشی کەرکووک. گۆڵی یەکەم بۆ لاوانی هاوبەشی ژاراوە. گۆڵی یەکەم بۆ لاوانی هاوبەشی ژاراوە. ئێستا ئەنجامی یاریەکە 5-1 لە بەرژەوەندی تیمی وەرزشی کەرکووک. بعد من أول رمضان يا ريك رسمي قرا رما خلاص شكرستاني أنا دولي خويا يقول كذا كان يسمع كذا
ئەنجامی یاریەکە 5-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. گۆڵی شەشەم بۆ تیپی وەرشی کەرکووک لە ڕێگەی یاریزاندانەرەوە تۆمارکرا. گۆڵی شەشەم بۆ تیپی وەرشی کەرکووک. ئەنجامی یاریەکە 6-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. Cağımın la palatın sakın. Bir tane kişi la palatın der ya. Zaman kimse var mı? نۆزدە خولەک لە گەمی دووەمی یاریەکە تێپەڕیەوە. ئەنجامی یاریەکە 6-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. گۆڕانکاریەک بۆ تیپی وەرشی کەرکووک.
گۆڵی حەوتەم بۆ تیپی وەرشی کەرکووک دووبارە دانەر تۆماری کرد. گۆڵی دووەمی خۆی و گۆڵی حەوتەمی کەرکووکی تۆمار کرد دانەر بایس. ئێستا ئەنجامی یاریەکە 7-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. أنا والله أخي معقول أسرعنا من وبر نافذ وبر سياسة أنا صحيح بوصي أنا وفاكر بوقي كم كان ذي بس صفر ما قدر أقول بوقي دي ئەنجامی یاریەکە 7-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. رمضان دي هو الشوانا نية ببديري هذا دابي دي رمضان نعم سلو كابتن هذاك دانەر رمضان بطل رمضان ئەنجامی یاریەکە 7-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک.
بیست و پێنج قوڵک لە گەیمی دووەمی یاریەکە تێپەڕیوە و ئەنجامی یاریەکە 7-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. شوێنی ڕۆژی هەڵە گەورەکان بوو مپاپێنا دەبمەدرید ئەتۆش نەچوی رقم كيف نبوه والله اللي كسمك والله كسمك لا على كسمك ما وسع ما بردام ما وسع ما قول الدني شنو مات وشاهد والله اعتناكم له والله العظيم ڕانکاریەکی تر بۆ تیپی وەرشی کەرکووک. انا واخوالي وخامو ئەنجامی یاریەکە 7-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک.
نەمزان کۆم لە توێشە ئەنجامی یاریەکە حەوت بە یەکە لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. چند حکم میدن ذاتی تی بخو اگر لی به زمان خود طلب فقط دوره بخاطر استوانی اون نکرد. همین دورم بنایی نکن خدا ورشه والله.
والله قليل السيرفر فوق والله ايه بيني كان صنعت وتلك كريم سان مك قهوة الدناسلة ما له رواح في قديش وقلت ما الله عين ذاته ناس لم بقول لي لا سهل تصوير انا بقول تصوير مش نجي هذا انا اشتكي شوي عندك هذه مش اللي تكتب يعني شيء فاتي تكتب شيء تكتب ايميل فاتي والله بقول لك ايش رمز ما طلع لنا راسك السعادة الواسعة حتى أقول لك إذا كان تسير أو رسمك شنو يفرس من زوج وانا ويتحصل فيها كريم عيبة تعليق عن ماي سی و هەشت خولەک لە گەمی دووەمی یاریەکە تێپەڕی و ئەنجامی یاریەکە حەوت بە یەکە لە بەرژەوەندی دیپیوەرشی کەرکووک. إذا استخدت جرح صابر بولا سرخة غير ديار زين إذا ضل بنالتي مو بحساب صار كلوب زي خلون دوب زي إيه وين أفسد قليان زورنا قليها زور عند وقت بيعمل بيته وبقى سيدي مخايبينك وين يا مازور بعدهم اشطر جماوي بعد ما نحن نضيف مانيا وانا بدي اكتشف أوصل برا ممنوع كريم لا ناس ترجعون ولا شيء ما صار بقى ما في سكونات انا شلون من الكهرباء والله شو قالوا شو والله جنيات شمشة والله برا كهرباء هذا أنا معنا بس
أبل بارك يا ري نوروز وغاليها اوفسايد نيا گۆڵی هەشتەم بۆ تیپی وەرشی کەرکووک لە ڕێگەی یاریزان لازۆ عەلیەوە تۆمارکرا. گۆڵی هەشتەم بۆ تیپی وەرشی کەرکووک. ئێستا ئەنجامی یاریەکە 8-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. ئەنجامی یاریەکە 8-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. خالي نص تاعك كواو بس ما سبب والله انت قبل ده الله اكبر ليش والله برم اخوي كادي نفرد گۆڵی نوێیەم بۆ تیپی وەرشی کەرکووک لە ڕێگەی یاریزان ئاراس تۆمارکرا. ئاراس توانێت گۆڵی دووەمی خۆی و گۆڵی نوێمی کەرکووک تۆمارکرا. ئێستا ئەنجامی یاریەکە 9-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک. ايوه اسمك هنا Azam çıktırın Arizan mı? Lavan şey. Lavan şey. باوان توانی وەکو بچووکترین یاریزانی ئەم خولە تا ئێستا ئەسیست تۆمارکە بە ناوی خۆیەوە. یاریەکە کۆتایی هات بە ئەنجامی 9-1 لە بەرژەوەندی تیپی وەرشی کەرکووک.